بەڕێزان ئەم کاتەتان باش و هەموو لایەک بەخێر بێن بەسەر چاو. دەمەوێت بە تایبەتی بە خێراتنی برای خۆشەویستم کاک داوود ئۆغڵو بکەم کە لە تورکیاوە بۆ بەشداریکردن لەم مەراسمە لە سولەیمانی تەشریفی هێناوە. ئێمە بە ناوی هەرێمی کوردستان و شاری خۆشەویستی سلێمانی زۆر بە گەرمی بە خێراتنی دەکەین. ئەمە یەکەم جارە سەردانی سلێمانی دەکات. بەخێر بێت. بە خێراتنی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ئەمڕۆ لێرە تەشریفیان هێناوە. دکتۆر داونکێل سەرۆکی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی و کاک دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی فەخری زانکۆ بە گەرمی سوپاسیان دەکەم بۆ بانکێشکردنم. ناونیشانی ئەم کۆنفرانسە ڕێ دەربازکردن لە ڕوبەڕووبوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەلامەوە گرنگە بە دەرفەتی دەزانم چەند بابەتێک و پرسیارێک بخەمە ڕوو بۆ ئەوەی ئەگەر بکرێ ببێتە بابەتی گفتوگۆی ئەم کۆنفرانسە. ڕێدەربازکردن لە ڕوبەڕووبوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەم ناونیشانە دەواازەیەکی گەورە و فراوانە بۆ بابەتی جیاجیای گفتوگۆ. لە کاتێکدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو قۆناغێک پتر پێویستی بە گەشەپێدانی ژیانێکی مێژوویی نوێ هەیە. ئەو گرفتانەی ئێستا ئەم ناوچەیە ڕوبەڕووی دەبنەوە وردبینی تایبەتیان دەوێت بۆ لێ تێگەیشتن و شیکردنەوە و هەڵسەنگاندنیان. تەنها بەو شێوەیە سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانن دووبارە هەوڵی دروستکردنەوەی پێکهاتەی سیاسی و ڕێکخستنی کۆمەڵایەتی بدەن لەسەر بنەما و بناغەی سەردەمیانە بۆ هێنانەدی، بناغەیەکی سەردەمیانە بۆ پاراستنی ئاسایش و سەقامگیری لە هەر یەک لە وڵاتانی ناوچەدا. هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراقی فدرالی دوو پرسیاری سەرەکیمان لا دروست دەکات. یەک، ئایا ئەم وڵاتە وەک دەوڵەتێکی دیموکراتی فدرالی دەمێنێتەوە؟ ئایا تێکچوونی باری ئاسایش، ئابووری و سیاسی ئەم وڵاتە لە ئاستێکدا دەبێتە هەڕەشە لە بەریەک هەڵوەشانەوەی ئەو دەوڵەتەی کە ئێمە 11 ساڵە هەوڵی دروستکردنی دەدەین و لە پێناویدا قوربانیمان داوە؟ ئێمە لە عێراق پێش 2003 ڕۆژگارێکی ناخۆشمان بینی و بەردەوام لە ژێر ترس و هەڕەشەی مان و نەماندا دەژیاین. پاش ڕوخانی ڕژێمی بەعز قۆناغی ڕزگاربوون هاتەکایەوە کە بە هاوکاری هێزەکانی هاوپەیمان لە سەرویانەوە ئەمریکا پارێزگاری لێ دەکرا. بەڵام ئەمڕۆ عێراق پتر لە دەوڵەتێک دەچێت بەرەو دارمان دەچێت. ناوچەیەکی فراوان لە عێراق گرفتی ئاسایش و کەمی خزمەتگوزاری و دامەزراوی حکوومەتی وای کردووە دەوڵەت خەریکە تەواو دەستهەڵاتی نەمێنێت بەسەریاندا. ئەمە بۆتە هۆی ململانەیەکی قۆڵ و ڕۆخێنەر لە نێو پێکهاتە و لایەنە سەرەکیەکاندا. بەداخەوە نەبوونی ئستراتیجیەکی کارا و چالاک لە کاتی گەڕان بە دوای چارەسەری کێشەکاندا زۆر خەڵکی ئەم وڵاتەی تووشی نائومێدی کردووە دەربارەی ئایندەیەکی هاوبەش بۆ هەموو عێراق. بێگومان ئێوە باش دەزانن کە بەرژەوەندی گەلی کوردستان ڕاستەوخۆ بەندە بە وەڵامی ئەم پرسیارەوە. چارەسەری ئەم کێشانە هەڵوێستی هەرێمی کوردستان دیار دەکات لە پرۆسەی پێکەوە ژیانمان لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی فدرالیدا. ئێمە لە سەرەتای پرۆسەی ئازادی عێراقەوە بیر و بۆچوونی خۆمان ئاشکرا کردووە. بە دڵنیاییەوە چەندین جار بە قسە و بە کردار گوتومانە ئێمە پابەندین بە عێراقێکی دیموکراتی فدرال و فرەیی کە تێیدا ماف و ئازادیە دەستوریەکانمان پارێزراو بێت. پابەندین بە دەستوری نوێی عێراق واتە پابەندین
بە پرۆسەی ئاشتی سیاسی کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە ڕای خەڵکی ئەم وڵاتە. ئێمە نابێت ئەو ڕاستیە لە بیر بکەین کە 4 لە 5 دەنگدەران لە عێراق دەستوری نوێی وڵاتەکەیان لە ڕەفراندۆمی ساڵی 2005دا پەسەند کردووە. ئەرکی سەرشانی گشت هێزەکانی عێراقی و وڵاتانی دراوسێ و پشتگیرانی دیموکراسیەت لە دنیا کە هەوڵ بدەن دەستور پێشێل نەکرێت، یاری پێ نەکرێت، نەبێتە داردەستەی هیچ لایەنێکی سیاسی لە خزمەتی مەبەستی حزبی یا تاکە کەسیدا. نامەوێت کاتی ئێوە بگرم و بچمە وردەکاری ئەو پرۆسەیە، بەڵام ئێمە مەترسیمان هەیە لە ئایندەی عێراق. نیگەرانین لە پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی فدرال. ئێمە هاوبەشین لەم وڵاتە، هاوبەشین لە حکوومەتی فدرالی، بەڵام بەداخەوە هەست بە نائومێدی دەکەین دەربارەی چۆنیەتی هەڵسوکەوتی حکوومەتی فدرالی لەگەڵ مافەکانی دەستوری هەرێمی کوردستاندا. لە ماوەی 10 ساڵی ئازادی عێراقدا ساڵ بە ساڵ کێشەی نێوانمان بەرەو گرژی زیاتر دەچن. چەندین جار هەڕەشەی ڕاستە و خۆمان بیستووە لە بەغدا. ئەم جۆرە ڕەفتارانە نەخزمەتی لە یەک تێگەیشتن دەکات، نەدەبێتە مایەی دروست بۆ دووزینەوەی چارەسەری گونجاو لە چوارچێوەی دەستوری فدرالی عێراقدا. وەک گشت لایەنێکی دیکە ئێمەش خاوەن بەشین لەم وڵاتەدا، ئێمەش قوربانیمان داوە و بەردەوام قوربانی دەدەین بۆ دابینکردنی ئاسایش لە عێراقدا و بۆ ئاشتبوونەوەی سیاسی و بۆ گەشەی ئابووری بۆ دابینکردنی سەقامگیری لەم وڵاتەدا. ئێستاش لە گفتوگاکانمان لەگەڵ بەغدا بەردەوام دەبین بۆ ئەوەی بگەینە ڕێگە چارەسەرێکی هاوبەش بۆ گرفتەکان. ئێمە بەکارهێنان و سوود وەرگرتن لەسەر چاوە سروشتیەکانی ئەم هەرێمە بە مافێکی دەستوری خۆمان دەزانین. لەم ڕۆژەوە بوو هەموو لایەکمان ڕۆن کردوتەوە و دەمەوێت لێرە دیسانەوە دووپاتی بکەمەوە کە ئێمە بۆ دواوە ناگەڕێینەوە و دەستبەرداری مافەکانمان نابین بە پێی دەستوری عێراق. بەڵکو ئەوەی ئێمە دەمانەوێت لە عێراقدا لێک تێگەیشتن و پێکەوە کارکردنە بە پێی دەستور، نەک بە پێی بۆچوونی کەسی و هەوڵدان بۆ پەیڕەوکردنی سیستەمێکی تاکڕەوی لە دەستهەڵات و مەرکەزیەت کە ئیتر لە لای ئێمە ئەو بیرۆکەیە کۆتایی پێهاتووە و هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک حاضر نییە لەو مەجالەدا بۆ دواوە بگەڕێتەوە. هەر ئەم پرەنسیبانەش بنەمای کار و پەیوەندی ئێمەیە لەگەڵ حکوومەت، لەگەڵ بەغدا و لەگەڵ تەواوی لایەنەکانی سیاسی لە عێراقدا. هاوکات ئەوە دووبارە دەکەینەوە کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە جیاجیەکان لەسەر حسابی یەکتر نین و ئێمە نابینە بەشێک لە ململانێ، بەڵکو ئێمە بۆ بەدەستهێنانی سەقامگیری و لێکتەگەیشتنی هاوبەش و لە هەمان کاتیشدا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان کار دەکەین. ئێمە بە جددی نیگەرانین کە ئەمڕۆ لە بەغدا قوتی خەڵکی کوردستان وەکو کارتێکی فشار دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاردێت. ئێمە بە جددی هەست بە نیگەرانی دەکەین لەوەی کە بەغدا تاکە کەس لە بەغدا بڕیاری ئەوە دەدەن کە قوتی خەڵکی کوردستان نەدەن و ئەم کارتە وەکو فشارێک بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاربێنن. ئەمە لەلایەن هەرێمی کوردستان و هەموو خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بە هیچ شێوەیەک قابلی قبول نییە. ئەوەی ئێمە لی دەترساین لە عێراق ڕوویدا. ئێمە بزەبت لەمە دەترساین. ئێمە دەترساین ڕۆژێک بە میزاجی تاکە کەسی، بە میزاجی یەک نەفەر
وەکو کارتێکی فشار دژی هەرێمی کوردستان بێن و بڵێن ئێمە قوتی خەڵکی کوردستان کە بە پێی دەستور ئەمانە بەشێکن لە موظفینی دەوڵەتی عێراق بە پێی دەستور ئەمانە بەشێکن لە موظفین و بە پێی دەستور بە پێی یاسا دەبێ معاشی ئەم خەڵکە بدرێت یەک تاکە کەس بڕیار دەداتن بڕیاری ئەوە دەدات کە ڕای بگرێ و ئەو حەقە بە خۆی دەدات کە نەیدات مەترسی ئێمە لە عێراقدا ئەمە بوو و ئێمە ئەمەشمان بینی لەبەر ئەوە هەرێمی کوردستان جددیە لەوەی کە جارێکی تر بەرەو دواوە ناگەڕێتەوە لە دوای پرۆسەی ئازادی عێراق زۆر وڵات و لایەنی دەرەکی هەوڵیاندا ئەجندای خۆیان لە عێراق بسەپێنن بەڵام ئێرەک ئێمە کاری جددیمان بۆ پاراستنی سەروەری ئەم وڵاتە کردووە ئێمە دەمانەوێت پەیوەندیەکی دۆستانەمان لەگەڵ دراوسێکانمان هەبێت بەڵام نابینە بەشێک لە ململانێ و پەیوەندیەکانیشمان لەسەر حسابی ئەوانی تر نابێت بەڵکو ئێمە ئەجندای تایبەتی خۆمان هەیە کە ئەویش پاراستن و بەرژەوەندی گەلی کوردستان و خزمەتکردنی ئەم گەلەیە لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی فدرالی فرەییدا هەر لەم ڕۆژەوە هەر لەم ڕۆیەشەوە دابینکردن و هەوڵدان بۆ سەقامگیری و ئارامی ناوچەکە بە گرنگ دەزانین بۆ ئەم مەبەستەش کاری جدیمان کردووە بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانمان لەگەڵ دراوسێکانمان لەسەر ئەساسی بنەمای لە یەکتر تێگەیشتن و بەرژەوەندی هاوبەش هەروەک چۆن کار دەکەین بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دیکەی جیهاندا لەم ڕوانگەیەشەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی پێشوازی لە ڕێککەوتنی بەرایی گروپی 1+5 دەکات و پێمان وایە فاکتەرێکی گرنگە بۆ ئارامی و سەقامگیری ناوچە هاوکات حکوومەتی هەرێمی کوردستان کرانەوەی دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران بەڕووی کۆمەڵگای دەوڵەتی وەک وڵاتێکی دراوسێ بە گرنگ دەزانێ و پێمان وایە دەبێتە فاکتەرێکی گرنگ بۆ سەقامگیری و پێشکەوتن لە ناوچەکەدا هەروەها بەرەو پێشچوونی پەیوەندیەکانمان لەگەڵ کۆماری تورکیا لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و عێراقدایە کە ئەمەش لە خزمەتی سەقامگیری و لە یەکتر تێگەیشتنی زیاتر دەبێت بۆ هەردوو لە وەکو عێراق بە شێوەیەکی گشتی و وڵاتی تورکیا دوام پرسیارمان ئەوەیە ئایا دەرئەنجامەکانی ناسەقامگیری و توندی تیژی بەردەوام لە سووریا دیارە بە تایبەتی ململانەیەکانی ئێستا هیچ ئاماژەیەکی وان نیشان نادەن کە بەم زوانە بارودۆخ کۆتایی پێدێت لای هەمووان ئاشکرایە کە دەیەکانی سەدەی ڕابردوو پڕ بوون لە بێهیوایی و لە ململانەی سیاسی و لە کۆدتای سەربازی لە شۆڕشی ناوچەیی لە کشمەکشی ئایدۆلۆژی و پرۆپاگەندە و بەرزکردنەوەی هیمای ناوەڕۆکی بەتاڵ و جەنگی سارد ئێستاش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شێوەشڵەژانێک لە ئارادایە هەرچەند لە ناوچەیەکی پڕ لە کێشە و ململانەی ئایدۆلۆژی و مەزهەبی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرشکەکانی بەر هەمومان دەکەوێت بەڵام کاری جددی دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆپاراستن لەو شڵەژانە و ناچینە نێو ململانەیەکانەوە و هەوڵی پاراستنی بەرژەوەندیەکانی گەلی کوردستان دەدەین قەیرانی سووریا کە عەقلانیەتی پشتگوێ خستووە کاریگەری نەریتی زۆری لەسەر وڵاتانی دراوسێ هەبووە بە تایبەتی لە ڕووی بەردەوامی لێشاوی ئاوارەکانی ئاوارەبوونی هاوڵاتیانی ئەو وڵاتە نەبوونی بڕیاری سیاسی جددی یەکلاکەرەوە سەبارەت بەم قەیرانە هۆکارێکی سەرەکیە بۆ بەرفراوانبوونی ململانێ هۆکارێکیشە بۆ زیادبوونی هێزە توندڕەوەکان کە کاریگەری خراپی لەسەر ناوچەکە و هەیە و هەروەها کاریگەری خراپیشی لەسەر جیهان دەبێت ئەمە شوێڕای لاوازی و بە بەشبوونی ئۆپۆزیسیۆنی سووریا و هاوکات ململانەی هێزە نێودەوڵەتی و ناوچەکانە لەو وڵاتەدا کە بەداخەوە دۆخەکەیان ئاڵۆزتر و مەترسیدارتر کردووە
بەهۆی ئەم قەیرانەشەوە ئێستا ئاوارەکانی سووریا نزیکە 1/4 خەڵکی لوبنان پێکدێنن. لە ئوردن هەمان گرفت هەیە و دەیان هەزار ئاوارەی سووریا ئێستا لە وڵاتە دەژین. هاوکات هەرێمی کوردستان زیاتر لە 250,000 ئاوارەی سووری لەخۆ گرتووە. بۆیە بۆ کەمکردنەوەی کێشە و گرفتەکانیان و بۆ بەدەستهێنانی بار و دۆخێکی گونجاو بۆ ئەو ئاوارانە لە ڕووی مرۆویەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێک دەدات. لە هەمان کاتدا ئەم قەیرانەی سووریا بۆتە هۆی گەڕانەوەی سەدان چەکداری شەڕکەری ڕێکخراوی تێرۆریستی قاعیدە و چەکدارانی دیکەی توندڕەو بۆ ئەم ناوچەیە. ئێستاش ژمارەیەکی بەرچاو لەو چەکدارانە هاتوونەتە ناو سنووری عێراق و ئەو ناوچانەیان کۆنتڕۆل کردووە کە 7 ساڵ پێش ئێستا بەهۆی هەڵمەتەکانی هێزەکانی ئەمریکیەکانەوە بەجێیان هێشتبوو. پرۆسەی ئاشتی لە جنێڤ دەستی پێکردووە و پێمان وانە ئەوە کافیە. ئەو هێز و وڵاتانەی کاریگەریان بەسەر دۆخی سووریادا هەیە پێویستە دەستهەڵاتی خۆیان بۆ کۆتاییهێنان بەو تراجیدیە مرۆیەی بەکار بهێنن بۆ ئەوەی دووبارە ئاسایش لە سووریا بەرقەرار بێ، چونکە بەردەوامبوونی ئەم قەیرانە دەبێتە هۆی ڕاکێشانی تەواوی ناوچەکە بۆ ناو تەنگەژە و ئاژاوە کە ئێستا لە وڵاتەدا هەیە. بەڕێزان، ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستان سەرقاڵی دامەزراندنی کابینەی نوێی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستانی لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان خەریکی ئاڵوگۆڕکردنی بیرروبۆچوونەکانمانین لە گفتوگۆی بەردەوام داین. ئێمە کار بۆ دامەزراندنی کابینەیەکی بنکەفراوان دەکەین کە تەواوی لایەنە براوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێیاندا بەشدار بن. ئەم پرۆسەیەش کاتی پێویست بوو، بەڵام هەنگاوەکان باش بەرەو پێشەوە چوون. ئێمە دەمانەوێت 4 ساڵی داهاتووی ناوخۆی هەرێمی کوردستان ئارام و سەقامگیر بێت. دەمانەوێت تەواوی لایەنەکان لە پرۆسەی حکومڕانی و بەرەو پێشبردننی ئەم هەرێمە بەشداری تەواویان هەبێت. وەک پێکەوە کار بکەین بۆ پەرەپێدانی سیستەمی دیموکراسی لە هەرێمەکەماندا. هەر ئەمەش وای کردووە لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکانی هەرێم لە گفتوگۆی بەردەوام بین بۆ گەیشتن بە ئەنجامێک کە لە ئاستی بەرژەوەندی و خواستی گەلی کوردستاندا بێت. کۆمەڵگەی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان تەواو هەز بە گۆڕانکاریەکان دەکەن و زۆر بە جددی وەری دەگرن و خوێندنەوەیان بۆ دەکەن بە مەسبەبەستی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ڕوبەڕووبوونەوە هەنووکیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گرفتەکانی ئایندە بە جۆرێک کە بەرژەوەندی گەلی کوردستان تێدا پارێزراو بێت. سەیەمین خاڵ کە جێگەی سەرنج و بایەخە هەردوو وڵاتانی تورکیا و ئێران کە دراوسەی ئێمەن، هەردوو دەوڵەت وەک دەستهەڵاتی هەرێم وەک دەستهەڵاتێکی هەرێم ڕۆڵ دەبینن کە لە داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەنگی خۆیان هەیە. هەندێک کەس لەو باوەڕەدان کەوا جۆرێک لە هاوکاری لە نێوانیاندا هەیە، هەندێکی دیکەش بۆ چوونیان وایە کە پێشبڕکێ لە نێویاندا هەیە. ئەمە وێڕای ڕۆڵ و کاریگەری وڵاتانی سعودیە و وڵاتانی دیکەی ناوچە. پرسیار ئەوەیە: ئایا ئامانج و بەرژەوەندیەکانی تورکیا و ئێران چین و دەتوانن چ ڕۆڵێکی ئەرێنی ببینن لە کەمکردنەوەی ململانەیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا؟ لە کاتێکدا زۆرێک لە ئەمە وەک ئاماژەیەکی هاندەر دەبینین، بەڵام خەڵکی دیکەش هەن کە نیگەرانن لەوەی کاریگەری زیاتری ئەوان لەوانەیە ببێتە هۆی دروستبوونی پێشبڕکێ و ناسەقامگیری پرۆسەکە و هەر لایەنێک هەوڵ بدەن بۆ فراوانکردنی سنووری ئابووری و سیاسی لەسەر حسابی لایەنێکی تر. هاوکات ناکرێت ڕۆڵ و کاریگەری فاکتەری دەرەکی نادیدە بگیرێت لەو کێشە و ململانەیەدا کە هەندێکیان ئایدۆلۆژی یا خۆت ئاینی و مەسحەبین. دوا پرسیار وەک یەکێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە: ئایا ئاستی بەرژەوەندی و کاریگەری ئەمریکا لەم هەرێمە چییە و چەندە؟
هەروەها ئێمە پێشبینی چ جۆرە سەرکردایەتیەک و پشتگیریەک لە ئەمریکا دەکەین. ئیدارەی پێشووی ئەمریکا تێڕوانینی تایبەتی هەبوو لەسەر دووبارە داڕێژنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام بە خوێندنەوەی سیاسەتی ئیدارەی ئێستای ئەمریکا دەرکەوت کە ڕوانگەیەکی جیاوازیان هەیە. لەوانەیە بوونی تەکنۆلۆژی نوێی نەوت و گاز وا لە ئەمریکا بکات کە کەمتر پشت بە سەرچاوەکانی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببەستێ، کە لەوانەیە دەرئەنجام ببێتە هۆی کشانەوەی گشتگیری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە دەبێ بپرسین ئایا لە چەند ساڵی داهاتوو سیاسەتی ئەمریکا و ئەوروپا بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو چه ئاقارێک دەڕوات؟ بەڕێزان، ئەو خاڵانەی ئاماژەم پێدان چەند پرس و پرسیارێکن کە پێویستە سەرکردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەچاوی بکەن و خۆیانی بۆ ئامادە بکەن. گومان لەوەدانە کە چەندین بابەتی دیکەش هەن کە ئێوە لە ماوەی ئەم هەفتەیەدا گفتوگۆیان لەبارەوە دەکەن. دڵنیاشم لەوەی کە ئەم کۆنفرانسە سەرکەوتن بەدەست دەهێنێت، چونکە ژمارەیەکی بەرچاو لە زانستخواز و توێژینەر و شرۆڤەکارانی سیاسی و بەرپرسانی حکومی و ڕۆژنامەنووسان لە ناو هەرێم و لە دەرەوەی هەرێم تێیدا بەشدار دەبن. لە کۆتاییدا دەستخۆشی لە زانکۆی ئەمریکا لە عێراق سلەیمانی و سنتەری IRIS دەکەم بۆ سازکردنی ئەم کۆنفرانسە لە شاری سلەیمانی. کۆکردنەوەی ئەو میوانە تایبەتیانە لەسەر مێزی گفتوگۆ هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم لە کار و لە شرۆڤەکانیاندا و هیوادارم ئەنجامەکانی باش بەدەست بهێنن و زۆر سپاس کە تەحملی منتان کرد بەو کەلیمە درێژەیە.